مۆتەکە چییە؟ چۆن ڕوودەدات؟ هۆکارەکانی چین؟ پەیوەندی مۆتەکە و جن چییە؟ مرۆڤ لەم ڕێگەیەوە هەست بە چی دەکات؟ ئەی چارەسەر چییە؟ لە ڕووی زانستیەوە با مۆتەکە دەوترێت ئیفلیجبوونی خەو. تەنها لە کاتی خەوتن و پێش هەستان لە خەو ڕوودەدات بەهۆی گرژبوونی ماسوولکەوە کە مرۆڤ خەونی ناخۆش دەبینێ یان هەست دەکات دەخنکێ یان دەیخنکێنن. مۆتەکە و جن پێش چەندین سەدا خەڵک پێیان وابووە مۆتەکە جنێکە و لە بەرگی مرۆڤدا خۆی شاردوتەوە. هۆکاری ئەم باوەڕەشیان تابلۆیەکی هونەرمەندی بەناوبانگی سویسری هێنری فوسێلی بوو کە لە وێنەکەدا ژنێک بە هەڵواسراوی و دەست بەسراوی دەرکەوتووە و لەسەر سنگی بوونەوەرێکی ناشرین و قێزەون هەیە کە بە جن ناوی بردووە. بە هەر حاڵ ئەم لێکدانەوانە هەمویان هەڵەن و لە ڕووی زانستیەوە مۆتەکە هۆکارێکی فیزیۆلۆجیە کە بەسەر لاشەی کەسە خەوتوەکان دادێ. نیشانەکانی مۆتەکە لە ڕووی زانستیەوە کە پێی دەوترێ ئەنتۆنیا بریتیە لە دەستدانی توانەکانی ماسوولکە بۆ ماوەیەکی کورت لە کاتی خەودا کە هەندێک لە مرۆڤەکان لە کاتی لە دەستدانیدا خەونی ناخۆش دەبینن. مرۆڤ هەست بە چی دەکات لە کاتی ئیفلیجبوونی خەو واتە مۆتەکە؟ هەستی مرۆڤی توش بوو بە مۆتەکە پۆلێن دەکرێت بۆ سێ جۆر: هەستکردن بە لە کارکەوتنی هەموو ماسوولکەکانی لەش و نەجوڵانیان، هەستکردن بە بوونی کەسێکی مەترسیدار لە ژووری خەوەکەیدا و خنکاندنی، هەستی فڕین و کەوتنە خوارەوە لە شوێنێکی بەرزەوە. ماوەی ئیفلیجبوونی خەو واتە مۆتەکە چەند دەخایەنێ و لە چ تەمەنێکدا تووشی مرۆڤ دەبێ؟ دەگونجێت ماوەی ئیفلیجبوونی خەو لە 20 سانیە تا 22 دقە بخایەنێ، بەڵام ماوەی ئاسایی لە نێوان 5 بۆ 7 دقیقە دەبێ و دەشگونجێت بە دەستلێدان یان دەنگی کەسێکی تر ئیفلیجبوونەکە بوەستێت. زۆرتر ئەو مرۆڤانە توش دەبن کە تەمەنیان لە نێوان 7 بۆ 25 ساڵیدایە و ڕەنگە لە تەمەنی 20 بۆ 25 ساڵی زۆرتر ڕوو بدا. هۆکارەکانی ئیفلیجی خەو واتە مۆتەکە چین؟ نەخەوتنی پێویست و ناڕێکی خەو، فشاری دەرونی، لەسەر پشتخەوتن، فشاری دوای کارەسات، خەمباری بەردەوام. ئایا توشبوون بە فلیجی خەو ترسناکە؟ بەگشتی بۆ زۆربەی مرۆڤەکان توشبوونەکە ترسناک نییە و لە ڕووی زانستیەوە وەک حاڵەتێکی بێهۆشی مامەڵەی لەگەڵدا دەکرێ، ناشبێتە هۆی دروستبوونی کێشەی تەندروستی. چارەسەرکردنیشی تەنها نەکردنی ئەو هۆکارانەیە کە مرۆڤی لێوە توش دەبێ.